ما يتداول في الإعلام وما يتداول في مجلس النواب. هناك خطأ سريع وغير مبرر بما يحصل في قرية بلكانة. ئەوەی لە میدیاکانەوە باز دەکرێت سەبارەت بە گوندی پەڵکانە دوورە لە ڕاستیەوە. هیچ ئاڕاستەکردنێک لەلایەن پارێزگاوە نەکراوە بۆ ئەو پرسەوەک باسی لێوە دەکرێت. تا ئەم ساتە هیچ کێشەیەک بەرامبەر خەڵکی ڕەسەنی پەڵکانە ڕووی نەداوە. دانیشتوانی ڕەسەنی پەڵکانە لە هۆزی شەممەرن و دانیشتووی کۆنی ناوچەکەن و مادی 140 نایانگرێتەوە. مامەڵەکردنمان لەگەڵ ئەو پرسا بە شێوەیەکی یاسایی دەبێت. دادگاکان گرێبەستەکانیان لە عێراق بۆ خاوەنەکانی بە پێی یاسای 170 گێڕاوەتەوە. خەڵکی پەڵکانە ئەو یاسایە دەیانگرێتەوە. ئەو خەڵکا ڕێی دادگایان گرتوۆتە بەر بۆ وەرگرتنی مافەکانیان. بەڵام کەسانێک کە زیادەڕۆییان کردووە و خەڵکی بێگانن و ناسنامەی عێراقی بوونیشیان نییە، دێن مافی ئەو خەڵکا زەوت دەکەن و کۆی گشتیان نەخەڵکی دووبزن نەخەڵکی پەڵکانن و نەخەڵکی کەرکووکن. ئەو کەسانش کە زیادەڕۆییان کردووە لە ساڵانی ڕابردوودا سوودمەند بوون لە زیادەڕۆیەکانیان. بۆیە ئەو گوندا بۆ خەڵکی ڕەسەنی خۆی دەمێنێتەوە. وبذلك حبيت أن أبلغ بأنه پەڵکانە تابعی سەرگەڕانە. سەرگەڕانیش مەشمولە بە مادەی 140. هەموو ئەو منطقانەی کەوا لە ژێر دەسەڵاتی حیزبی بەعسا بۆ ئازاد کراوە مەشمولە بە مادەی 140. بەڵام ئەمێنێتەوە عایلە و ئەفراد. هەندێک عایلە هەیە مەشمولە قەرەبووی وەرگرێت و هەندێک عایلە هەیە مەشمول نەبوو قەرەبووی وەرنەگرتو. بەڵام وەکو منطقەکە بەڵێ هەمووی مەشمولە بە مادەی 140 ئەبێ زمنی بڕیارەکانی مادەی 140 بێ. خەڵکی منطقەی شەممەرن، خەڵکی شەممەرش ساڵی 1974 هاتوون لەوێ جێنشین کراون. ئێمە وەسیقەمان هەیە هی عەلی حەواس شەممەری کابرایەکی حیزبی بەعز بووە، جاشی حیزبی بەعز بووە. بەڵگەکانمان لا هەیە نووسراوێکی نووسیە بۆ سەدام حوسێن باسیەکە ئەڵێ سەید القاعید حەفزەهو الله ئێمە کۆمەڵی لە عەشیرەتی شەممەرین هاتووینە بەیعازی ئێوە لەوێ جێنشین بووینە. پێویستیمان بەم شتانە هەیە بۆ ئەوەی کە لەوێ جێنشین بووینە دەستی مخەڕیبین و ئاژاوەچیەکان لە منطقەیە ببڕین. ئەوە نووسراوەکەیەتی ئێمە چەند جارێ ئەو نووسراوەما خسۆتە بەردەست ڕاکان بۆت نییە دیفاع لەم جۆرە خەڵکانە بکەی، بەڵام بەداخەوە ئەیکەن. بۆ ئاگداریشتان ئەمە زیاتر ئەڵێم عەلی حەواس شەممەری براکەی لە هەولێر جێنشینە لەوێوە هاتەوە. لەوێوە هاتەوە نووسراوێکی کردبوو ئەڵێ مامانێ بگەڕینە سەر ئەرزەکانمان. خەڵکی منطقەی مووسڵن هەمویان شەممەریش دیارن.